بینەری تەلەڤیزیۆنی بەشی کوردی دەنگی ئەمریکان هەروەها کە پێشتر باسمان کرد لە ناو راپۆرتەکاندا باسی پێشێلکاری مافی مرۆڤ و ئێعدامەکان لە ئێراندا سەرنجی کۆمەڵگای نێودەوڵەتی خستۆتە لای خۆی بۆ شیکردنەوەی زیاتری ڕەهەندە جیاوازەکانی بابەتی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران. بهروز چەمەنارە مامۆستای زانکۆ و بەڕێوەبەری ئەنستیتۆی نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوەی کوردی لە ئەڵمانیا لەگەڵمان دەبێت. بەڕێز بهروز چەمەنارە ئەم پێشێلکاریانە بەتایبەت ئەم بەردەوامی تقریبەن ڕۆژانی لە سێدارەدانا هەتا ئێستا چۆن کۆمەڵگای خستۆتە ژێر کاریگەریەوە؟ ئایا بۆتە هۆی تووڕەیی ترس یان سەرکوتکردن؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەوەی پێمە دەبینین هەلا بۆ وێنە لە ساڵی 2008ەوە تا کوێستا ڕێژەی ئێدامەکان لە ئێران لە گەشتێتە 11196 کەس بەپێی راپۆرتی سازمان هەڵبژەری کوردستان ئەرز بێت کە ئێران و لە ساڵی ڕابردووە تا کوێستا لە 970 کەس گەشتێتە 1000 و نزیکەی 640 کەس لە ساڵی تەنیا 2025. ئەوە پیشان دەدات کە ئێمە لە ئێران هەروەک بینیمان هەر لە سەرەتایی شۆڕشی 57 بەرەو ئەمبەر لەگەڵ سیاسەتی تەنزیمی مەرگ کەش پێ دەبێژن پێ دەڵێن نێکرۆپۆلیتیک ڕوبەڕووین، یعنی ئێمە لەگەڵ سیاسەتی حکوومەت لەسەر ژیان لەبەر سێبەری ساماندان بە ژیانی ئیمکانەکانی مەرگ بۆ کۆنتڕۆلکردنی ژیانی خەڵک ڕوبەڕووی، یعنی ئەوەی کە بە شێوەیەکی زۆر بەرنامە ڕێژی کراو بۆ کۆنتڕۆلکردنی خەڵک لە مەرگ و لە کوشتنی کۆمەڵکوژیەوانە کەڵک وەردەگیردرێت. لەلایەکیشەوە کەڵک وەردەگیردرێت لە شکومەندسازی مەرگ بۆ کەسانی خۆیان، یعنی دەیانکەن بە نەماد وەکو خامنەئی و خۆمینی وەکو سولەیمانی ئەوانە. لەم بەرەوە بە شێوەیەکی تر بە شێوەیەک لە دەیمان بینیمان لە ساڵی ڕابردوو لە ئێران بە جۆرێک کۆمەڵکوژیەک و تەقلیلدانی مەرگ بە ژمارە بۆ ئەوەیەک لە واتە بیانسڕنەوە بۆ تەحمیلکردنی دۆخی ئەمنی و کۆنتڕۆلی سیاسی مەرگی خۆیان بەسەر ژیانی خەڵکدا جۆرێک لە کۆمەڵکوژی و خستن لە ناو کیسەی ڕەش و اینجا پەیمانی نێزا لەسەر مەسەلە بۆ ژمارەکانیان بەشێک بوو لە سیاسەتی کۆماری ئیسلامی بۆ کۆنتڕۆلی مەرگ و بۆ کۆنتڕۆلی ژیانی خەڵک. ئەمە شتێکە بەناوی یعنی بە پێچەوانەی شتێکە بەناوی سیاسەتی ژیانی یان بایۆپۆلیتیک باسی لێ دەکەن، ئەمە نێکرۆپۆلیتیکە، شتێکە کە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنیەوە زۆر بە وریایی و زۆر بە شێوەیەکی کۆنتڕۆلکراو خەریکە کەڵکی لێ وەردەگرێت و هەروەک دەبینین ئێدام، کوشتنی بە کۆماڵ، شاردنەوە، سڕینەوە، سەربەنیزکردن، گرتن و ئەرز بێت لە دوای ماوەیەک داوای ئەوەکردن کە دەبێ پارە بدەن یا دەبێت بە بێدەنگ بیان نێژن. ئەمانە بەشکلێکن لە سیستمی کۆنتڕۆلی دوای مەرگ بۆ تەحمیلی سیاسەتی مەرگ لە ئێران و ئەمە بەشێکە لە مۆدلی سیاسی کۆماری ئیسلامی کە خەریکە کاری پێ دەکات. بەڵام ئەو شتەکە ئەوان یعنی دژایەتیەکە ڕێک لەکردنیە ڕێک لەو شوێنەیە کە ئەوان گەرەکیانە مەرگ تەبدیلکەن بە شتێک بۆ بە بێواتاکردنی خەڵک و خەڵک دشت بە ئەوان خەریکن تەواوی هەوڵی خۆیان دەدەن کە لە ژمارەکان بێنە دەرەوە ناوەکان بهێنن، گێڕانەوەکان و چیرۆکەکانیان بهێنن و پیشان بدەن کە واتایەک لە پشتی مەرگەکە هەیە و ئەمە بەشێکە لە ئەو سەرهەڵدانە لەو مقاومەتەکە لە خەڵکەکەدا دەبینین. زۆر سنجڕاکێشە بەکارهێنانی مەرگ بەجێ بایۆپۆلیتیکس بۆ ئەوەی کە سەرکوت بکرێت کۆمەڵگاکە. بە دڵنیاییەوە هەندێک هەست وەکو تووڕەییش لە ناو کۆمەڵگادا دەبزوێنێ ئەو مەسەلەیە. ئەمە بزانم دینامیسمی ناوخۆی ئۆپۆزیسیۆن چۆن هەڵدەسەنگێنن؟ ئایا ئەو پۆتانسیلەی ئەوەیان تێدا هەیە کە ئەم تووڕەیی و ئەم ناڕەزایەتیانە بگوازنەوە بۆ کردەوەیەکی ئاواهەنگ بۆ ناچارکردنی دەسەڵات بۆ بە پاشەکشە یان هەر ئاکامێکی تر؟ باوەڕی من پۆتانسیلی هەموو شتێک هەیە، یعنی ئەو شتێکی ئێمە دەبینین لە سەردەمی نوێوە دەوڵەتی مۆدرن دەزانین کە دەوڵەتی مۆدرن دەڵێن تەنیا سەرچاوەی توندوتویژی و لەواقعدا شتێکە فۆکۆ پێ دەڵێت لەواقعدا مافی کوشتنە کە بەدەستی ئەوە. بەڵام بینیمان لە دوای ئەو کۆمەڵکوژیەی ساڵی ڕابردوو ئەو شتێکە لە مەلەکشاهی ڕوویدا لە ئیلام لە ئابدانان و یەواش نزیک بوو تەشەنە بکات لە هەمووی وڵات. پۆتانسیلی دابەشبوونی توندوتیژی لە ناو ئێران هەیە و وێ ڕای خۆڕاگری خەڵک وێ ڕای ئەوەی کە خەڵک زۆر وریان کە خۆیان
نەبن بە شتێک هاوشێوەی کۆماری ئیسلامی بەڵام حەقی یعنی مافی دفاعی مەشروع و ئەو شتێکە ئێستا ئەحزابی کوردی بە تایبەتی خەریکن زۆرتر باسی لێوە دەکەن وەکو پۆتانسیلێک لەوەی هەیە کە بە تایبەتی لەم یەک دوو مانگە ڕابردوو خەریکیندا بەشی ڕۆژهەڵاتی دەبینین لە کوردستان دەبینین و ئەوەی کە خەریکە ئیتر بینیمان دوێنێ پێرێ بۆ وێنە پژاک وتی کە ئێمە ئەو مافا هەمانە بۆ دەفای ماشوو لە خۆمان و ئیتر لەمە بە دووادا وەڵام دەدەینەوە بە کوشت و کوشتاریە بە کۆمەڵکوژیەک ئەگەر کۆماری ئیسلامی لە ئەو ناوچانە بکات و من لام وایە ئەو مەیلە خەریکە زۆرتر دەبێت بەڵام مەیلەکە ئەگەر وەکو شتێکە کۆماری ئیسلامی گەرەکی یعنی بەرەوە بچین کە ژمارەکان فقط کەم و زۆر بن بۆ واتا بێت کە ئێمە چیرۆکەکانمان لەناو بچن واتای ئازادی و دموکراسی لەناو بچێت ئەوە شەڕێکە و سیاسەتێکە کە کۆماری ئیسلامی لێ کەلکوڵەت دەگرێت و بە قازان دەبێت لە پەنایەوەدا بە باوەڕ من ئۆپۆزیسیۆنی ئێرانی خەریکە ئەو کارە دەکات بۆ ئەوەی کە کفالەتی سیاسی خەریکە داوا دەکات لە پارلمانەکان بۆ ئەوانەیە کە لە خەریکن ڕوبەڕووی ئێدام دەبنەوە یان بۆ بێروز چەمەنارە زۆر سپاس مامۆستای زانکۆ بێروز چەمەنارە لە ئەڵمانیاوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ چوونەکانت.